ئێرە دەرچەیەکی گرنگی بازرگانی و ئابووریە لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتی تورکیا. ئێرە دەواازەی ئیبراهیم خەلیلە. جوڵە بازرگانیەکان لەم دەواازەیەوە بەردەوامی هەیە. ئەگەر پێتان بڵێم تەنها لە ساڵی 2021 ئاڵوگۆڕی بازرگانی تەنها لەم دەواازەیەوە زیاتر لە 20 ملیار دۆلار بووە. بەڵام ئەوەی من مەبەستمە لەم بەرنامەیە بە دوواداچوونی بۆ بکەم دابەزینی بەهای لیرەی تورکیا کە ماوەی زیاتر لە 5 ساڵە ئەم دراوە بە بەردەوامی دێتە خوارەوە بە جۆرێک تەنها لە ماوەی 3 ساڵدا بە ڕێژەی 190 بەهاکەی خۆی لەدەستداوە. لە ڕوانگەی دۆلاریشەوە لیرەی تورکی بە ڕێژەی 136 بەهاکەی دابەزیوە. ئایا چ کاریگەریەک دەکات لەسەر بازاڕەکانی هەرێمی کوردستان یاخود ئەو کەسانەی مامەڵا بە لیرەی تورکیەوە دەکەن؟ ئایا ئەو گۆڕانکاریانەی لە ڕووی ئابووریەوە لە وڵاتەدا ڕوودەدا چ کاریگەریەکی دەبێت لەسەر هەرێمی کوردستان بە تایبەتی لە ڕووە ئابووریەکەیەوە لە بژانەوەی ئەم جارەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکات. هۆکارەکانی دابەزینی بەهای لیرەی تورکی، گۆڕینی 3 سەرۆکی بانکی مرکزی یەک لە دوای یەک، نزمکردنەوەی سوودی بانکی لەم دۆخەی ئێستای تورکیا. لە 2012ەوە تاکو ئێستا لیرەی تورکی بەردەوامە لە دابەزین. سیاسەتی خراپی بانکی تورکیا، چینی ناوڕاست لە وڵاتی تورکیا بۆتە قوربانی لە لێواری برسێتی نزیک بۆتەوە. نەفرۆشتنی 1,500,000 خان و شوقەی دروستکراو، کشانەوەی وەبەرهێنەری بیانی، هەژاری تورکیا لە ڕووی ئینەرجیەوە واتە نەبوونی سامانی سروشتی و کەرەستەی خاو. دەستپێکی بەرنامەکەم لە ئیدارەی سربەخۆی زاخۆ دەست پێ دەکەم کە نزیکترین ناوچەی هەرێمی کوردستانە بۆ وڵاتی تورکیا بە دیوێکی دیکە تاکە دەرچەی سەرجەم جموجۆڵە بازرگانی کەلوپەلی هاوردەکراوی تورکایە بۆ هەرێمی کوردستان و عێراق. بازاڕی پێداویستیەکانی ڕۆژانەیە لە شاری زاخۆ. نرخی پێداویستیەکان بەدڵی کڕیارەکان نییە. بۆ پێی بەهۆی داکەوتنی لیرەی تورکیەوە نرخەکان بەرز بۆتەوە. ئەمەش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە کەلوپەل و پێداویستیەکان لە تورکیا بەرز بۆتەوە. فرۆشیاران چی دەڵێن لەو بارەیەوە؟ ئێستا لیرەی تورکی داکەوتووە بۆچی سعریەوە بەرز بۆتەوە؟ 30 دۆلاریە. دۆلار و پارەی تورکی ڕۆبیە بچێکێ تەسیرێن مەبیە تژە گران بینە و دۆلار و پارەی تورکی ئۆسانە. باشە ئێوە تەعامل بە دۆلار دەکەن یا بە لیرەی تورکی؟ خۆدێ دۆلار سەر دۆلاریە. هەموو دۆلار گرانی پارە تشتێ مەژە گرانە بێت. ئێوە بەرهەمی خۆماڵیتان هەیە؟ ئێمە؟ چمە نینە. ئەمە ماست هەیە. ئەوە ماستانە. بەس بەرهەمە ماوە. مەچە بەرهەم نییە. ئەمە بەس ئەم ماستی چێتکە. خڕ لە تورکیا و ئێران دێ. ئەرێ وەڵڵا. هەمی تەرکی و ئیرانیە و شوێنەمە سەروان. باشە ئێوە فرۆشیارن مەزعەکە چەوە دەبینن؟ ئەگەر تشتی ئیرانی نەبێتن تەرکی دیالە گران دەکەم. هەمی سەر خۆدرا تشتی ئیرانیە. ئەرێ وەڵڵا ئەگەر نەبێتە تەرکی دیالە گران کرد. ئەرێ وەڵڵا. ئێمە لازمە لە ناو خۆدا کارگەی خۆمان هەبێ شتی خۆمان هەبێ. طبعاً نییە. تشتی خۆمانی نییە. هەمی لە تورکیا و ئیرانە. ئەمە بەس ماست ئەمەشێ ماڵی دەچێت. گۆڕانکاری نرخ لەسەر کەلوپەلی هاوردەکراو بەهۆی داکەوتنی لیرەی تورکیەوە، بەرزبوونەوەی نرخ و پێداویستیەکان لە بازاڕەکانی هەرێمی کوردستان، بەرهەمی شیرەمەنیەکان بەڕێژەی 112، بەرهەمی خۆراکی وشکە بەڕێژەی 115، بەرهەمی پەلەوەری بەڕێژەی 118، کەرەستەی پیشەسازی و بیناسازی و مۆبیلیات بەڕێژەی 120 بەرز بۆتەوە. مامەڵەکارانی بۆرسەی دراون بە دیاریکراویش ئەوانەی کڕین و فرۆشتنی لیرەی تورکی دەکەن ساردێکی زۆر بە بازاڕەکەوە دیارە. بەو پێی بەهای ئەو دراوە جێگیر نییە. هیچ کەس لەم مامەڵەکارانە ناتوانن هیچ پێشبینیەک بۆ ئەو بابەتە بکەن کێ لەم نێوەندا قازانج دەکا
ئایا مەرجە لە کاتی دابەزینی بەهای دراوەکان هاوڵاتیان دراو بکڕن بە مەبەستی قازانجکردن. ئێوە بازرگانی مامەڵەکاری دراون ئێستا ئەو پرسیارە تۆ بکەم ڕەوشە لیرە تورکی چاوایە چاوە مامەڵە لەگەڵ لیرە تورکی دەکات وڵی لیری تورکی زۆر ئەوان ڕۆژانە ڕاستی وەکی بژێرایەکە جار بەر چاف ماترسیدار پێ هاتەکردنی و لیری تورکی ئەوە دەستپێکی وەرەژی لیری تورکی هەر وەکی 2016 و دەربە عسکەری ئەو هەنگی $100 300 لیرە بوو ئەوە چوتە دێ و ڕۆژانە چوو میلیارد دەستپێک وەرە ئەو 2016 وەرە ڕاستی زۆر هەر لەبەر دابازینە بەرامبەر دلار لیری تورکی ئەنی لیری تورکی هیچ نەبووە ینی تو بێژی ڕۆژێک قیمەت ببێ قیمەتی نییە ئەوە لە دەستپێک وەرە لەبەر گەل بەرامبەر دلار لەگەر دابازینە بەس ئەوە تاوەقع نەکرد ینی $100 بچێ میلیارێک و 800 ینی 1800 ینی ڕایەکە ماترسیدار تێتکردنی ینی خەڵک بۆچی زەرەر دەکات ینی بۆچی زەرەر دەکات تعامل لەگەڵ لیرە وڵا ئەوی لە خاص لە بازاری دلار شولتکن مەسەلێ وەک بازاری زاخ و بازاری دهوکە و هەولێر و سلێمانی زۆر برادر هەنە دەکردن دەفروشن لەبەر قازانج ڕاستیم هشداریش دنوانە ینی کەس نەکردن نەفروشی ینی بۆ قازانج بهلێ ینی زارارێکە ینی گەلک خەلکم بێ زاخوا هەنە دهوک هەنە من خۆی بهیستە بخۆشی زارار کردە بخۆشی ئەوە بیدایەتی من لە بازاری دوورە لیرە کردە فروتە یەک دقیقی قازانج نەکردە قازانج کردی دوجاری هەندە زارار بدەیناسە و هەم خەلکی زاخۆ ینی با ڕۆژاژدا زۆر زارار بوونە بە دەفتەران دۆلارە خەلکی دهوک زاخۆ هەولێر سلێمانی برادر هەنە زۆر پەیوەندی پێکردە وڵڵهی لەگەل لیری تورکی زارار بوونە ئەوە مەترسیدارە ینی ئەوە تەدەخلی تێدا کرد تەدەخلی تێدا بکرد باشە ئێستا کڕین زۆرە فرۆتن زۆرە وڵڵهی کڕین هەیە ینی برادر هەنە مگوتە کڕین سەر هەیە بەس ئەوە پشتی کەسی ئەو تەوەقع نەکرد ینی $100 بچێ 1800 لیرە ینی ئەو شەبەدا ینی 7 لیرە لێ ببێت 1100 ینی تشتێکی ماترسیدارە ینی بژن خەلکی بڵۆ کەس بۆ قازانج نەکرد تەسەور دەکەن ئێوە ینی ئێوە بازرگانن مامەڵەکاری ئەو دراوان ینی ئێستا لە ساڵی 2022 ڕەوشەکە چۆن دەبێت وڵڵهی ڕەوشەکە یاشو بە قرس دەبێت ینی قرستر دەبێت بژەبەر چینکی ئەمت بینین ئەوی هەمی قوواتێت خوا ینی ئەو خوا دەبێژێت ئەس فایزی ناهێلم ئەگەر فایز نەهێلا خەلکێک هەموو پارێوە لە بانک دێ دەرێخینین ینی پارێوە نامینێت بانقەدا بجا ئەوە پارەوێکی نامینێت بانقێدا ئەوە لیری تورکی جار دابازت ینی جار پیش دەبێت خەلک لەبەر فایز پارە هێلانەت بانقێدا فایز ئێستا فایز 14ە نوکە 14ە لەگەل 14 دەدەت خەلکی ئەوی دەبێت بێژێت ئەس فایزی بکەم سفر ئەوە وەختی فایز 20 سوودی بانقی نەما ینی نەما زۆر باشە بەسەلەن تەوەقعاتی ئێوە چییە مەسەلەن ئێستا تومەنی ئێرانی هەیە داکەوتووە لیرەی سووری بە هەمان شێوە داکەوتووە لیرەی لوبنانی بە هەمان شێوە داکەوتووە مەسیری لیرەی تورکی چاوا دەبێت وڵڵهی ئەوە خۆش قەسە بوو مشکلە ئێمە سەر حەدیدن ئەوە مەسەل لیرە سووری تیمەنی ئیرانی لەسەر حدیدە ئەوە لیرە تورکی ئەوە هەمی هەر زارارە هەنی دەبینی هەمی بەلابەن دولار دابازی ینی کەسی قازانج لێ نەکردیە بجا ئەوە بینێت چ ئەوە بینێت حەمیل سەر دەوڵەت نوکە سیاست و ئابووریژی گەلە مهمە پێک بەگرێدایە ڕێژەی بێکاری و هەژاری لە تورکیا هەڵاوسان با ڕێژەی 136 بەرز بۆتەوە ڕێژەی بێکاری لە وڵاتەدا 122.5 ڕێژەی هەژاری 115 کورتێنان لە ماوەی تەنها یەک ساڵدا $30 میلیارد بووە. لە تەمەنی کابینەی نۆیەم ئەوەی زۆر هەوڵ و کاری جددی لەسەر کراوە دامەزاندنی کارگەی گرنگ و گرنگیدانی زیاتر بە کەرتی کوشتتوکاڵ بۆ ئەوەی لەو ڕێگایەوە بتوانرێت خواستی ناوخۆ پڕ بکاتەوە. نوێنەری بازرگانانی زاخۆیە بەوردی باز لە کاریگەریەکانی لیرەی تورکی لەسەر بازاڕەکانی هەرێمی کوردستان دەکات. چی بکرێت لە ناوخۆ بۆ ئەوەی بەشێک لە پێداویستیەکانی ڕۆژانە دابیم کرێت؟ ڕۆڵی بازرگانانی هەرێمی کوردستان چییە لەم دۆخەی ئێستادا؟ هەرێمی کوردستان بۆ پێیکە تا ئێستا کەرتی پیشەسازەکەی بە تەواوەتی نەبوژاوەتەوە بە بەردەوام پێداویستیەکانی لە دەرەوە هاوردە دەکات. وڵاتێکی وەکو تورکیا کە ئێستا دراوەکە یاتۆتە خوارەوە لیرەی تورکی
ئێوە وەکو بازرگانان ینی چۆنی دەبینن ڕەوشەکە ئەمە کاریگەری لەسەر هەرێمی کوردستان دروست دەکا ئەگەر کاریگەری دروست دەکا لە چ ڕوویەکەوە کاریگەری دروست دەکا ڕاستیژە ئەو مەسەلا لێرێ ترکی و دابەزیە و سەرکەتە ئەوە زۆر تەسیرەکە سلبی هاتیە بۆ بازرگانە خاصەتەن هەرێمە کوردستانی بە بە هەندێژە وەڵعێ ئەوبۆری گەلک شێلیە ئەوروکە مەسەلا بیضاعە بشکلێکە پشتی دڕۆژی شکلێک دیە سعر مستەقر نابەتن ئەڤژە گەلە تەسیری گەهینێتە هاوڵاتی دەمان ئەم وەکو حکوومەت و غرفە تیجارە وەکو بازرگان لازمە هەوڵ بدەن ئەوێ مشکلی خۆشوی قەیرانی خلاص بکەن یەک یا دوێژ لازم حکوومەت هاریکایا کارتی تاجبەت بکە وەکو بازرگان دەعماوان بکەت ئەم کارگەهێت باش دەینن خاصەتەن ئێد غیدایی خاصەتەن ئێب ڕۆژانە خەڵک پێویستی چییە ژیاناوان ئەو لە حکوومەت سەرفەز بکەت وەکو ژۆرە بازرگانی بۆم بازرگانێکی بینە والله فلان معمەلی معجون دەینێت مەسەلا فلان معمەلی مەسەلا مرەبا دەینێت فلان معمەلی ئار دەینێت ینی سەرفە هەر منتەقەیەکە پێویستی چییە وان کارگەرە دەینێتن دا ئەم خۆشبی قەیرانی خلاصکن ئێستا ئەو تەسیراتانەی دابەزینی لیرەی تورکی چیە لەسەر بازارەکانی هەرێمی کوردستان والله ئەو تەسیرات ڕاستی زۆر خراپە وەزعەکە زۆر خراپە تش بەرەو زیدەبین دەچتن سەیتەرا کوترۆڵە هەر چهار ڕۆژە شکلێکیە مثلا ملیارێک و 200 $100 ئەوروکە بیە مثلا ملیارێک و 300 هەر وەختێکی شکلەکە ئەس داخوازش حکوومەتێکم وەکو ڕقابە تجاری وەکو ڕئیس وحدەت ئیداری وەکو لیژنەت ئەمنی يعني چینێکی بکەن گەل ژوورێت بازرگانیوان بچێکی وان سعرا بشین سەیتەر سەر بکەن هەر نەشێش بەس نەوەعالماشین حتا حدەکی بکەن بە هەندێژێک تش زارە ئەزی بتە نمونەکی منیش کارتۆنا منیشکا پێش 3 مانگا 23 دینارابی ئەوروکە بازاری 43 دینارە ینی 150 70 زێدە بووە ئەو ترکیەژێک ینی ڕاستی ئەوروکە ترکا زۆر تشتی زۆری گرانبیاوی ئالوز بیا ترکا ئەو تشت و گرانبینە تەسیل مەژێکەتە چونکو ئەمە ترکیا بەگەیدانە بازرگانی مەسەدەی هەشتی بیضاع ئەمەش ترکیا دیتە ترکیاش دەولەتێکی گەڵە مەزنە بوو مەگەلە گەرنکە وەکو بازرگان وەکو تجارەت و وەکو سیاحەت ینی ترکیا تشتی بێ ئەمشێنی وێژین جزێکیش ترکیانە وەکو بازرگان وەکو لو موجد و تأثیرك و مازن سر خلکی زاخ و خسر زاخی کردستانی تیدا کنی حکومت فيت حاول بدت قل بازرگانا قل جوريت بازرگانی معملا دینن بنیه تحتیا آوا بکت کردستان بیت آوا کرینی هاریکاریا خلکی کی بکن او روتیانیاتیت زیده کیم بکن دو بازرگان بشیتن حاول بدت کردستانی بکت چکو بومت خوشتره دا چونه که وان ضریباتا بکتن دا چونه که عقودت خدا بکن یعنی راستی همی یعنی قلت تشتت برالاییه کەواتە هەر گرانبوونی کاڵا و شمەکێک تەسیر لەسەر هاوڵاتیان دەکەن هاوڵاتیان دەبێ باجەکەی بکەن طبعا ئەڤژە هەمی تەسیر سەر هاوڵاتی دەکەن ئەف هاوڵاتی جەختی تش گران بەتە مە هەما مشکلانە ئۆریشانە ماڵێدا هەموو خێزانێ ژنە کوڕە هەمی گازن دەکەن وەختی چین کاڵای کردن بژنی با بۆ زۆر گران بیە ینی سەدەی دەهوێ بیە سەدەی سەد ئەو وەختیش ئەف گازن دەتێتە ماڵێدا ماڵە بۆ مثلا بۆ زەڵامی خۆ بێژە بۆ مەسئولی خێزانە خۆ بێژێتن ئەوە هەمی گازندەیە ئێوێت ئەوە بێتە عیلاجکردنی چارەسەرکردنی و لەوە دیچاتێتە چارەکردنی بێت حکومەت گەل بازرگانە ڕینتە خۆری عیلاج بکەن ئێمە ئێستا لە ساڵی نوێ داین ساڵی 2022 باشە ئەگەر وەسعەکە بەم شێوەیە بڕوا بۆ نمونە وەسعی تورکیا دراوەکەی ئاوا بێتە خوارە و لیرەی تورکی بکە یعنی وەسعەکە کەلوپەلەکان زیاتر گران دەبێت بەڵێ ئەس بوتە بێژم ینی 2022 چی بت نابین الصینی و ئەمریکا دا ئەو ئۆلوگۆریا مەسەلەت اقتصادی وان زۆر تەسیل مەژێکەتن خەل فێریژێکەتن ئەف سیرعا نابین الصینی و ئەمریکا دا خاصەت مەسەلەت ترکیا گەل ئەوروپا مەشاکل یانە مەسەلا ئەوروکە ترکیا مەوادی خام ئینەتن بۆ معاملێت خوا ئەمریکا هەمی دلار و یوریە مقابلی بێ پارەی هاتیە خوارێ ئەوە هەمی تەسیلە واتی تەسیل ترکابەت تحصیل بازرگانی مجبت تحصیل کردستانی جبتن چون پیک و گریدای یک بو یکی حلقه بازرگانیه مثلا ترکیه مواد خامش اروپاش امریکا اینه دلار یورو دیتا معامله خو پاره ترکیه او بفروشته ما عین امش چنه ترکیه کردن یعنی رول بروژه اول تحصیل بیت انویل برچا ورگن بیت دراسه کردنیه باشه دروستکردنی معمل کارگەی پیشەسازی و زراعی کێشەکان چارەسەر دەکا طبعا ئەوروکە محتاجن منی مگوتە وەکو حکومەت وێتن کارتی تایبەت
هاری کاریا و حکومت بکت حکومت حول بدد معمل باش دینت کارگاه باش دینتن خاصة این مواد غذاییه خاصة زراعت تفعیل بکتن پارا بتا مزارع معمل بودین دی طماطم چینتن که صندوق طماطم 1000 دینار این مزارع نشد بد حکومت ورگتش معمل دینت بتوع من دو سه منطقه معمل طماطم دین وسهل فرج بكت بدوار بازرگان فلان معمله معجيني بوم فلان منطقه دينا او منطقه محتاجه مثلا معمله طماطيه معمله مثلا فيقي او مربى ومجمجي وخوخي مثلا منطقه سيبا مثلا منطقه كها منطقه مشهوره بوي فيقي لازم دين يعني بيتا جدولك بيتا دينادني بيتا يعني تشيكريني ديب جوري منطقي او معمل بينا دينادني مثلا كي سياحي مثلا اف جواد ما اف اواد ما هذا همي لازم بينا علاج كريني بريكا بازرگانا نه بريكا حكومت نشد في همي چيكر كي ديد كارتي تايبه دي چيكر كارتي تايبه كي حكومت ريك خوشكر بتن بو كارتي تايبه بەهۆی نەبوونی ڕاوێژکاری پێویست و مامەڵەی ناتەندروست بە دراوەکان لە کاتی دابەزیندا دەیان هاوڵاتی و مامەڵەکارانی دراو لە بۆرسەکاندا زەرمەند دەبن چونکە ئەوان تەنها لەسەر یەک بنەما بڕیار دەدەن ئەویش دابەزینی بەهای دراوی هەر وڵاتێک بە دەرفەتی دەزانن بۆ کڕین ڕەنگە ئەمەش پێچەوانەی ڕێسا ئابوووریەکان بێت شێوازی مامەڵەکردن لەگەڵ ئەم دراوانە دەبێت چۆن بێت شارەزایەکی ئابووری و ئەکادمی دەدوێنم بزانم دیدگای ئەوان چییە لەو بارەیەوە. بازارەکانی بۆرسە بازاری دۆلارەکە کە بە زمانی هاوڵاتیان پێی دەڵێن مامەڵێکی زۆر بەم دراوانە ئاکرێت یعنی ئەگەر تەخمین بکرێت ڕۆژانە ملیۆنان دلار ئاڵوگۆڕ بە لیرەی تورکیەوە بێ بە تومەنی ئێرانیەوە بێ دەکرێت ئایا ئەم مامەڵەکردنە لەم بازارانەیە پێویستی بە ڕێخستنەوە نییە پێویستی بە ڕقابەیەکی مالی نییە؟ بێگومان ئێمە یعنی دوو شتمان لە پێشە یەک ئابووری ئازاد ئی دووەم ئێمە هەمانە ئاسایشی ئابووری هەردووکی ئەبێ بە تەوازن سەیریکەین یعنی ئەگەر بین و سەیری بازاری ئازاد بکەین بەڵام تاکە کەس بەڵێ ینی تاکە کەس ئازادە چی دراوێک بکڕێت بخۆی وەبەرهێنانی لە ناودا بکە یان مزارەبەیش لە ناو بکە بەڵام پێویستە حکومەتیش ئاوەرێک لەو بابەتە بداتەوە سیر کات هەموو شتێک بە سیستەم بکات ئێستا بۆکو وڵاتێک بچیە تورکیا ئەتو ناتوانیت کەلوپەلێک بکڕی بە دۆلارەوی بکەیتە لیرە بۆ لای ئێمە هەرچی پارەیەک هەبێت لە چی دکاندارێک وەرەگرێت ئاخر ئەمە مشکلەی هەرێمی کوردستان تەنیا نیە ئەمە بەسراوین بە ئەنگی فدرالی لە بەغا کە ئەبەوە بەسراوین بێگومان ئەبێت هوشیاریەکی باش هەبێت لای تاکە کەس کە لەم بازارانە خۆی تووشی ئەم مشکلانە نەکات ئەم دراوانە بۆ ئەوە باشە کەسێک سەفەری هەبێت کەسێک ئیشێکی هەبێت کەسێک کارێکی بازرگانی هەبێت بەو قەبارە ئەو دراوە بکڕێت کە ئیشی بازرگانی خۆی پێکات بەڵام ئەتوبەی ئێستا هەر لیرەیەک خەڵکی هەرێمی کوردستانیان عێراق لیرە بکرێت واتە بهای لیرە بەرزەکات لە تورکیا هەنی واتە کڕینی دراوی تورکی ئەتو حسابی خۆت بکە بای 1000 دلار پارەی تورکیت کڕی واتە ئەتو لە تورکیا 1000 دلارت وەبەرهێنا ئایا تورکیا وڵاتێکە ئاوها ئەمناهی لە ناودا هەیە استقرار و اقتصادی لە ناودا هەیە 1000 دلار یان دو دەفتەر یان بڵێن ملیۆن دلارێک ئستثمارکەی لەو پارەیە کە وڵاتێکە خۆی دەنارێت خۆی ئێستا لە ژێر گەفی ئەو ئابلوقەی ئابووری ئەمریکا دەکەوێتە ناوی زێداباری مەشاکلی سیاسی و مەشاکلی عسکەری لەسەر هەمووی سنوورەکانی ئەم وڵاتە زۆر باشە ئێمە دەتوانین لە وڵاتێکی هاوردەر و بەکاربەرەوە ببینە وڵاتێکی بەرهەمهێن بێگومان ئەم چێن با بەو زمانە بڵێم ئەمە چێن چاوە چێن هەکەر هات و سیاسەتێکی باش یە مالی هەبێت واتە هەمی گرێدایە سیاسەتێوە بەڵام دێفهزر لێ هەندێ ئێتەکردێ بەرهەمی ناخۆزێ دەبلێ بێت بوو نمونە ئەم بێژن مریشکا تورکی ئان مریشکا بەرازیلی هەکەر ئەڤروکە کیلۆی 3000 گومرک ڕسمی گومرکی وەکر کیلۆی هاتە 8000 بسیار الڤێ سەر شەشەوەیە بەڕێز ئایا پەلەوەرگە دێچکن چوار پەلەوەرگە القەزاکی هەبێت یان وەک بژن ئیدارە سەر بەخۆی زەخ و 10 پەلەوەرگە هەنە دێبنە 100 پەلەوەرگە 100 هەرێکی 5 کەسە بدەت شولیە 500 کەسە شول کەتن 500 محلاتی دیب شول کەتن ئێدیاز بێژمەتە نەقل گواستنەوە هەمی کار کرد بێگومان پێتوی سیاسەتێکی ئابووری بکوم هەیە توکمە هەیە سیاسەتت گومرکیە توکمە هەیە سیاسەتت نەقدیت توکمە هەیە ئەم چاوەڕوانین حکومەتە عێراقی حکومەتی حکومەتێکی هات
ئێکشوانە درستی کار بکرد بەڵام ئەمە بینین ئەف گەندەلیە دارایی و گەندەلیە سیاسیت عێراقی هەمیدا کاریگەریە خۆی نەکردیف گەلەکە سەر هەرێمێکردنە سەرڕای وان پێنگاوێت باشێت حکومەتە هەرێمێت کرد بەڵام زەحمەتە توتمالێکیدا شیریکی بی ئەو مالا گەندەل بن پاڵپشتی ئەو کەسانە دەکەی کە لە کاتی دابەزینی دراوی وڵاتانی دراوسەیە بچن بیکڕن بۆ کڕین و فرۆشت و مامەڵی پێ بکەن بە کورتی پسی وەڵامەکە بدەم دەڵێم نەخێر چونکە لە ئابووریدا سیاسەتێکی سەرکەوتوو ئەوەیە هەموو هێلکە هەموونێکێ ناونا یەک سەبەتە وەکو بانکی هەموو بانکی جیهانی چیەکەن سەرمایەیان زێرە زیڤە ئاڵتون وەکو بڵێن ینی دۆلارە یورۆوە پاونە ئیتر بشەکەلە تاکە کەس ئەگەر بیەوێت استقرارێکی ئابووری هەبێت بۆ داهاتی و بۆ پاشەڕۆژی پێویستە تەنویعی بخەتەناوی نەک ئەمڕۆ دابەزێت زۆر نۆرمالە ینی بەڵکو وای لێ نەیەت پارەی تورکی مەسەلەن نەیەتە 20 لیرە بە $1 بەڵام ڕێگری نییە ئەگەر وا بێت ڕێگری لێ نییە ئەبێ هوشیاریمان هەبێت ئەبێ چاومان لە سیاسەتی بانکی مرکزی بێت چاومان لە بنەمای یان ئەساسی بنچینەی ئەو وڵاتانە نەبێت کە ئەو پارەیە ئەو دراوە هەیەە ئەمن ناسیحەتی ئەو استثماراتانە ناکەم هەر بە هیچ شێوەیەک بێت حقت ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان دەیەوێت سەرچاوەکانی داهاتی هەمەجۆر بکات چۆنە ینی ئێوە وەکو کەسانی شارەزا هەستان بەمە کردووەم گۆڕانکاریانە لە حکوومەتە بینن بە دەستخۆشیەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ ئەیبینین تەرکیزی نەکردووە لەسەر موچە و موچەخۆری تەرکیزی کردووە لەسەر ئاسایشی خۆراک وەکو بینیمان ئەو پرۆژانەی کە بەسراون بە دانوێلە و دروستکردنی دانوێلە ئەوە زۆر قازانجی هەیە بابەت ئەوە نییە گەنمەکە بێتە کڕین و ببێتە ساوەر و ئارد بابەت ئەوەیە ئەو دراوەت نەچتە دەرەوە بمێنێت سەرمایە لە ناو وڵاتدا بمێنێت ئالوگوری پێوە بکرێت تاکە کەس خەڵکی هەژار کرێکاری بکات بەسە ینی ما هەر لەسەر هاوردەکردن بین ئەوە یەک دوو ئەبینین بە خۆشحالیەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم کابینەیە زۆر گرنگیە داتە بۆ ئەو پرۆژانەی کە بەسراون بە ئاو کە باسمان کرد زۆر ئاسایشی ئاویش زۆر گرنگە لێرە خاڵێکی زۆر گرنگ هەیە ئەگەر بتوانین حکوومەتی هەرێمی کوردستان بە خۆشحالیەوە ئەو کارش ئەنجام بدات پێکەوە بە یەک دەست کار بکەین کشتتوکاڵ بکەینە بە پیشەسازی دیاترین ئەو دراوانەی بەهاکانی خۆیان لەدەستداوە و لە بازاڕەکانی هەرێمی کوردستان مامەڵەی پێوە دەکرێت لیرەی تورکی بەڕێژەی 190 بەهاکەی لەدەستداوە $100 بەرامبەرە بە 1400 لیرە تومەنی ئێرانی بەڕێژەی 300 بەهاکەی خۆی لەدەستداوە $100 بەرامبەرە بە 2,980,000 تومەن لیرەی سووری بەڕێژەی 250 بەهاکەی خۆی لەدەستداوە $100 بەرامبەرە بە 350,000 لیرە لیرەی لوبنانی 200 بەهاکەی خۆی لەدەستداوە $100 بەرامبەرە بە 2,500,000 لیرە تاکاتی ئامادەکردنی ئەم بەرنمەیە بەهای لیرەی تورکی ناجێگیرە بۆیە بەردەوام گۆڕانکاری بەسەر داتاکاندا دێت بەڵام ئەوەی گرنگە بۆ هاوڵاتیان لە ئێستادا خۆیان بە دوور بگرن لە مامەڵەکردنی ئەو دراوە بە مەبەستی قازانجکردن